بەڕێزان ئەگەر بچڕان و شت ڕوونادات تکایە ژمارەیەکم بۆ بنووسن. ئەگەر ڕووش ئەدات ئەوە ژمارە دووم بۆ بنووسن. زۆر باشە کاتە لای چەند کەسێک کێشەی نەبێت کاتە کێشەی نییە پێچێ خەتی ئەو بەڕێزە خۆی بێ. کاتە بەڕێزان ئەمە ئەوەیە تۆ بێ مەرج نییە هەموو شتێکە بە سوود بوو بۆ تۆ بە سوود بێ. مەرج نی شتێکە بە سوود بوو بۆ تۆ بە سوود بێ. ئێمە مرۆڤ بۆ شێوە دروست نەکراین هەر شتێک بە سوود بوو ئێمە بتوانین سوودی لێ وەرگرین بەڵکو ئەبێمە سوود لە شتێک وەربگرین کە لەگەڵ جەوهەر و لەگەڵ ئەولەویەتەکانی ئێمەیە بگونجێ وا گرنگ بێ بۆ ئێمە کەواتە ئێمە چۆن هەڵبین لە شتە بێ سوودەکان ئەوەیە کە فەزایەکی بیرکردنەوە دروستکەیت لانی کەم 2 ڕۆژارێک بۆ ماوەی نیو سەعاتێک خۆت و قەڵەم و وەرەقەیەک چی گرنگە لە ژیانی تۆیە چی گرنگە لەوەی تۆ بە ئامانجەکەت بێت چی گرنگە لەوەی تۆ هەوڵەکانت بەرەوکوێ ئەدەیت کەواتە خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ چی بکەیت ئەوەیە چی بکەیت ئەوەی بێ فەزایەکی بیرکردنەوە دروستکەیت بۆچی بۆ ئەوەی شتە بێ بایەخەکان و لە شتە بایەخدارەکانت جیا بکەیتەوە بەرەزان هەر لەو گۆگڵ فۆرمەی کە ئەینێرین تکای ئەوەش بنووسن کە ئایا جێبەجێتان کردووە یان نەتان کردووە سپێشە گۆگڵ فۆرمەتەکەتان بۆ نێرم بەرەزان ئەو ڕێگەی یەکەم کە باسی فەزای بیرکردنەوەمان کرد دیاریمان کرد ینی لەم فەزاین چیەکەین گرنگ و ناگرنگەکان جیاکەین ئەمە ڕێگەیەکە بۆی ئێمە چی بکەین بۆی ئێمە بتوانین شتە ناگرنگەکانی ژیانمان لا بدەین تەرکیزبەرەکانمان سەرنجبەرەکانمان ئەو شتانی کە ڕێڕەوەکەی ئێمە ئەگۆڕن لایەن بدەین خاڵێکی دیکە چییە دووبارە پێداچوونەوەی دووبارە سیرکردنەوەی ژیانی خۆتە دووبارە ئەوەی کە تۆ بیت سەیری خۆت بکەیتەوە بزانی بەڕاستی چی گرنگە بەڕێزان ئەستەمە بە دوواداچوون بۆ هەموو ئەو شتانە بکەی کە لە ژیان تا ڕوبەڕویان دەبیتەوە ئەستەمە ینی سەبۆن مە مرۆڤ ناکرێ بە دوواداچوون بۆ هەر زانیاریە بکا کە ئیبیستێ بۆ نمونە تەلەڤیزیۆن باسی شەڕێکە تۆ بچی بە دوواداچوونی بۆگەی باسی خۆراکیەکە بە دوواداچوونی بۆگەی ئەمە تەنها نمونێ بۆنە باسی ئابووری وڵاتەیەکە تۆ بە دوواداچوونی بۆگەی شتەکان زۆر زۆرن تۆ ناکرێ بە دوواداچوون بۆ هەموو ئەم شتانە بکەی بەڵام ئەتوانیت چی بکەی پێویستە شتە جەوهریەکان دیاری بکەی ئەو بوارانە دیاری بکەی کە بۆ تۆ گرنگە ئەو بوارانی کە بەڕاستی گرنگە ڕێکوپێکی لە چۆنیەتی گەڕان و فلتەرکردنی هەموو ئەو ڕاستی و بژاردەوە بۆ چوونانە کێبڕکێکار و ناکۆکانی کە بەردەوام کێبڕکێ لەسەر سەرنج و تەرکیزمانەکەن بەرەزان لە سیرکردنە سیرکردن واتە تەرکیز خستنە سەر واتە فۆکەس لە چی هاتووە واتە follow one course until success واتە چی واتە شوێنی یەک شت ئەکەوی هەتاوەکو سەرکەوتوو ئەبێ نەک هەتا بە نەتیجەشەکە ساکەنا تۆ ئەگەر بڵێ شوێنی شتێ ئەکەوی هەتاوەکو بە نەتیجەکە جایە لەوەی بڵێکەوە شوێنی شتێک ئەکەوی هەتاوەکو سەرکەوتوو ئەبێ شوێنی شتێکەوتن تا بە نەتیجەکە واتە هەندێک جار نەتیجەکەی باش نابێ هەندێک جار نەتیجەکەشی سەرکەوتوو نابێ بەڵام لە تەرکیزە مرۆڤەکە بە شێوەیەک تەرکیزەکە بە شێوەیە کە چی بێت کە شتەکە سەرکەوتوو بێ follow one course until success واتە شوێنکەوتنی یەک شت هەتاوەکو ئەگاتە سەرکەوتنی خۆی ئێمە چی بکەین بۆی دووبارە تەرکیز بکەینەوە سەر ژیانمان و دووبارە سەیری ژیانی خۆمان بکەینەوە خاڵی یەکەم کارەکانت تۆمار بکە کارەکانی ڕۆژانە تۆمار بکە کارەکانی ئەوەی کە لەم هەفتا چیت کردووە هەمی تۆمار بکە کارەکانی ڕۆژانت بنووسەرەوە پرەزان زۆرێک لە ئەو کەسانی کە بۆ نمونە تەنان ناودارەکانیش لە ژیانیان ئەمە ئەکەن یان جۆرنەڵەکەن کارەکانی خۆیان ئەنووسنەوە ئەمڕۆ چی کردووە واتە چیان کردووە ئەینووسنەوە خاڵی دوای ئەوە بچۆ ناو گۆڕەپانەکەەوە پاشان وەرە لە هۆکاری ئەم کارە بکۆڵەرەوە هۆکاری ئەم کاری تۆ چی بوو بۆچی بە دوای ئەم کارەیە ڕۆشتی بۆچی ئەم کارت کرد کەواتە خاڵی دووەم ئەوەیە تۆ هۆکاری کارەکە ئەدۆزیتەوە ئەگەر هۆکاری کارەکەت هۆکارێکی جەوهەریە ئەوە کارێکی زۆر باشت کردو ئەگەر هۆکارێکی جەوهەری نییە
و هۆکاری کارە کاتە لێرە تۆ چیت بۆ ڕوونەبێتەوە هۆکاری کارەکانت بۆ دەرەکەوێت چ عقڵەتێ ئەم کاری بە تۆ کردو چ پاڵنەرێ ئەم کاری بە تۆ کردووە چ بیر و باوەڕێک ئەم کاری بە تۆ کردووە لێرە چیت بۆ دروستە بێ هۆکارەکان جاوی هۆکاری کارەکانتە دۆزیتەوە لە خاڵی سێمە ئەو وردە ینی بە دوای دووبارە بە دوای ئەوە بگەڕێ بزانە ئەو هۆکارانی کە باش نەبوون چین ئەو عقڵێتانی کە خراپ بوون چین ئەو هۆکارانەی کە لەگەڵ ئامانجەکانی تویان ناگونجێن لەگەڵ ئەو ڕەفتارانی کە تۆ کردوتە لەگەڵ ژیانی تویان ناگونجێت چی هیچ چیەکە یان دۆزیتەوە پاشان لایەنەبی واتە ئەو شتانەی کە لەگەڵ چیرۆکی تویان ناگونجێن یەی چیەکەی یەی لایەنەبێ کاتە سێ خاڵمان هەیە بۆ دیاریکردنیەوەی کە بەڕاستی چی گرن خاڵی یەکەم کارەکان تۆمارەوی خاڵی دووەم هۆکارەکان و عقڵێتی کارەکان ئەتۆزیتەوە خاڵی سێەم یەی بە دوای چیاگەڕی ئەو شتانی کە نائاسایی بوون ئەو ڕەفتارانەی کە لەگەڵ جەوهەری تۆ لەگەڵ ژیانی تویان ناگونجە هیچ چیەکەی یەی لایەنەبی کاتە بەم سێ خاڵی ماتوانین دووبارە تەرکیز بگەڕێنینەوە بۆ ژیانی خۆمان بەڕێزان ئێستاکەنە دوو بەشی بابەتەکەمان تەواو کرد و دوو بەشیمان ماوە پشوویەک وەرئەگرین ئێستا 8:58 خولەکە پشوویەک وەرئەگرین و پاشان ئەگەڕێینەوە واتە تاوەکو 9:05 خولەک پشوو وەرئەگرین پاشان ئەگەڕێینەوە ئەم 5 خولەکە پشوویەک وەرئەگرین بۆیە لە ئێستاوە ئەتوانن ئەگەر ئاوێکە خۆنەوە هەوارەکە لەمژین ئیستراحەتەیەکە نەتوانن بڕۆن ئەم 6 خولەکە ئیستراحەتەیەکەین و دەگەڕێنەوە پاشان چینە سەر بەڕێزان گرنگترین بابەت کە مامان بێت بابەتێکی زۆر گرنگە ئەویش پێوانەکانە ئێمە چۆن پێوانەی کارەکان و شتەکانی خۆمان بکەین بۆ ئیشەڵا دەست خۆتانی بێن دووبارە بە ناوی خی گەورە دەنگم باشە بەڕێزان ئەزت کێشن لە کۆمنتەکە پێم بڵێن کە باشە ژمارەیەکدانە زۆرتەوە زۆر باشە دەستان خۆش پێخۆ بەڕێزانم گەشتی نەکوێ لە بابەتەکەمان گەشتینە پێوانەکان types of measuring tools بەڕێزان ئەگە سەیری بکەن ئێمە بۆ هەموو شتێک پێوانەیەکمانێ بۆ هەموو شتێک پێوانەیەکمانێ بۆ نمونە بۆ هەوا پێوانەی خۆی تاڵی سارێک ستە پێوانەی هەوای خۆی هەیە لە هاوین هێندە ئاستی هەواکەیەتی لەستان هێندە بۆ نمونە ئێمە ڕاستەمان هەیە بۆ پێوانی ئەوەی کە شتێک بکێشین کەم و زیاد نەبێت بۆ نمونە ئێمە کێشمان هەیە بۆ پێوانی کێش مەترمان هەیە زۆر شتمان هەیە بۆ ئەوەی کە ئێمە شتەکانی دیکەی پێ بپێوین بەڵام ناکرێ و نابێ و نابونجێ بەڕێزان مرۆڤ پێوانەیەکی نەوێ بۆ ژیانی خۆی مرۆڤ پێوانەیەکی نەوێ بۆ عقڵێتی مرۆڤ پێوانەیەکی نەوێ بۆ کارەکانی مرۆڤ پێوانەی نەبێت یعنی ئەمە شتێکە نەگونجاو نابێ هەبێت ئەگەر تۆ مرۆڤێکی تا ئێستا پێوانەیەکێت نەبوو بۆ ژیانت ئەوە بەڕاستی نەتوان خانوویە کە دروستێک لێ بەڕێزان هەمووی بە پێوانە ئەکرێ ئەم ژوورە 4/5 ئەو ژوورە 6/7 بۆ نمونە ئەم فەرشە بە پێوانەیە بە مەترە ئەڵێ ژوورەکەی تۆ چەند مەترە ئەوەندەی ئەبڕون و ئەوەندەی بۆ داانێ مارەزێکە کڕی کەوانتەرێکە کڕی بە پێوانە بۆتەکە جاری وایە تۆ نابێ سانتیمێ زیاتر بێ نابێ 2 سانتیم کەمتر بێ ئەنجاوێ مرۆڤ لەسەر ئەوەی کێشەی درستی لەم شتە 2 سانتیم زیاتر شتە 2 سانتیم کەمترە بۆ نمونە تەنانەت شوشە ئێستا شوشەکە لە پەنجەرەدان بە ملیمە چەند ملیم دەوێت ینی بەڕێزان هەموو شتێک پێوانەی خۆی هەیە ئەی ئەکرێت ئێمەی مرۆڤ
بۆ کارەکانی ڕۆژانەمان پێوانەمان نەبێ، ئەکرێ ئەمە بۆ کارەکانی ژیانمان پێوانەمان نەبێ. ئایا ئەمە ئەکرێت؟ ئەمە پرسیارێک ئەبێ ئێمە لە خودی خۆمانی بکەین. ئەگەر ئێمە پێوەرمان پێویستە، ئەی کەواتە پێوەرەکە چییە؟ ئەی کەواتە ئەو پێوەرە چییە کە من و تۆ پێویستە کارەکانی ژیانی ڕۆژانەی خۆمانی پێ بکەین؟ با بڵێین. هێزی پێوەرەکان بەڕێزان، لە کاتی بڕیاردان ئەگەر پێوەرت هەبێ ئەوە هەڵبژارنەکانت فراوانە، ئەوە هەڵبژارنەکانت گەورەیە، ئەوە توانای بڕیاردانێکی باش و کاریگەر و بەهێزت هەیە. لەبەرچی لەبەری تۆ پێوەرت هەیە، تۆ پێوانەت هەیە، پێواوتە پێشتر، ئەزانی ئەمە چەندێک بۆ ئەو شوێنە ئاگونجێ. ئەگەر پێوەرت نەبێ بەڕێزان ئەزانی وەک چی وایە، وەک وایە تۆ بچی بۆ بازاڕ، باشە پێوانی هۆڵەکەت نازانی هۆڵەکە چی، بەڵام ئەچی قەنەفەی بۆ کرد. ئەنی ئەگەری لە 10 ئەم شتە گونجاو نییە بۆم ژووریت، دەبێت تۆ پێوانەکەی نازانی پێویستە چەندێک بێ قیاسێک، ئایا هۆڵەکە بچووکە، هۆڵەکە گەورەیە، گەر بیهێنیتەوە قیاسی هۆڵەکە نەزانی لەوە چی هەر بۆی نەبێت، لانەیە بۆی نەبێت و ئیسفادەی لێ نەکەی، لانەیە بچووک بێت و ناشرین بێ و عەیبدارتکە. کەواتە بەڕێزان، ئەگەر تۆ پێوەری ورد و دروستت هەبوو، هەڵبژارنەکانت فراوان، ئەزانی پێویستە چی هەڵبژێری، ئەزانی کامە گونجاوە، ئەزانی کامە بۆ ئەو ئیشەی تۆ ئەبێ، ئەزانی کامە سەرکەوتووە، بۆچی لەبێت تۆ پێشتر پێواوتە، پێوەرت هەیە. ئەی ئەگەر ئێمە پێوەرمان نەبوو، ئەوە ئێمە بەڕاستی ئازارە چێژین و هەروەها زەرمەند دەبین، هەم ئازارە چێشین هەم زەرمەند دەبین. هەر نمونەی قەنەفەکە کە چووی کڕیتە، ئەهێنیتە ماڵە سێرەکی بووی نابێ، سەرەکەی بەکەڵکردنا پێت ناخۆش، پارەت سرف کردو، هەوڵێکی زۆرت داوە، کاتێکی زۆرت سرف کردە، چووی گەڕاویت، پاشان ئەمە ئەوەی ئازارەکەی، هەروەها زەرمەند بوویت، سەیرەکەی هێناوتەوە بووی نابێ، داراییەکە زەرت کردووە، شتەکانی دیکە زەرت کردووە. ئەمە چیە پێوترێ؟ ئەمە پێوترێ ناپێوەر. واتە تۆ ئەگەر ژیانێکی بێ پێوەەر بژیت، ئەوە کەسێکی لە ئەوەی زەرمەندبی وە کەسێکی بەردەوام ئازارە چێژی. بۆیە پێویستە زیاتر ورد بین، زۆر ورد بین، زیاتر ورد بین. ئەگەر بۆ نمونە هەموو شتێک بەڵەیەکی ڕوون نەبێت، ئەوە نەخێرێکی ڕوون، ئەمە دواتر ڕوونەکەینەوە بەسمانچی ئەگەر بەڵەیەکی ڕوون نەبێت نەخێرێکی ڕوونە. بەڵام ئێستا گرنگترین شت ئەوە ئێمە لەوە تێبگەین بەڕێزان، ئێمە پێویستمان بە پێوەرە، نەبوونی پێوەر زەرەر لە ئێمەدا، وامان لەیەکە ئازار بچێژین وە ئازێتمانەدا. بۆیە پێویستمان بە چییە؟ پێویستمان بەوەیە ئێمە پێوەرێک دیاریکەین، لەسەر ئەساسی ئەم پێوەرە ژیانمان بەڕێین. بەڕێزان یاسایەکمان هەیە پێوترێ یاسای لە 90. ئێمە چۆن بیر لەم یاسا بکەین و یاسای لە 90 چییە؟ یاسای لە 90 ئەمە هەڵسەنگاندنە بۆ بژاردەکانی بەردەستت وە پێوەرێکە بۆ بڕیاردان، پێوەرێکە بۆ بڕیاردان. هەر کارێکی تۆ لە 90 کەمتر گرنگ و پێویستە بڵێ نەخێر. هەر کارێکی ژیانی تۆ لە 90 کەمتر گرنگ بوو بۆ تۆ پێویستە بەڕوونی بڵێ نەخێر. هەر کاتێ توانیت ئەم پێوەرە لە ژیان دیاریکی، ئەم پێوەرە بۆ ژیانت بچەسبێن، هەر کاتێ توانیت کارەکانت بەم پێوانە بپێویت، ئەوە ئێستا دڵنیام زۆرێک لەو شتانەی ماڵەکەت کە دیاریت کردووە هێناوتە کە لە ژیان تا پێویستە فڕێ بدەیت. بۆچی؟ لەبەرەوەی لەگەڵ پێوانەی ماڵەکەی تۆیان ناگونجێ. وە دڵنیاتانەکەمەوە گەرەسێم خۆمان بدەین لەم پێوەرە زۆرمان ئەترسین. بۆچی؟ لەبەرەوەی شتانێکی زۆرمان لە ژیانمانە کۆ کردوێتەوە کە گرنگ کاتێک خۆمانە دین لەم پێوەرە، ئەوە پێویستە گۆڕانکاری لە خۆمانە بکەین، بۆیە ترسمان بۆ دروستێ، بۆی خۆمان زۆرێکمان خۆمانی لێ ئەنسینەوە. بەڵام بەڕێزان، ئێمە پێویستە پێوانە بکەین، ئێمە پێویستە خۆمان بپێوین. ئەو هەموو شتە زیادەی کە لە ژیانمانە دامان ناوە کە بێسوودن پێویستە فڕیان بدەین، پێویستە شتی نوێ بهێنینە شوێنیان، پێویستە کاری نوێ بهێنینە شوێنیان.
کە لەگەڵ پێوەرەکانی ئێمە بگونجن. پێچێ گەڵ خۆت بدەیت لەم پێوەرە ماڵەکەت خاڵیکەیت واتە ژیانت خاڵیکەیت بەوەی کە چی بکەیت بەوەی کە کاری نوێ وەشتی نوێ بێنیتدا ژیانتەوە کە لەگەڵ پێوەرەکەتا بگونجێت کەواتان پێوەرە پێمان هەڵێ هەر کارێک لە ١٠٠ کەمتر گرنگ بوو بۆ ئامانجەکەی تۆ تکایە لێی دوورکەوەرەوە تکایە وازی لێبێنە تکایە ڕەتی بکەرەوە بۆچی بۆ ئەوەی کە خێراتر وە زووتر بگەی بە نەتیجەکەت بەڕێزان ئەگەر تۆ ئامانجێکت هەیە ئەم ئامانجەی تۆ پێویستی بە 20 کاتژمێر کارکردنە ئەگەر ئەم 20 کاتژمێرە لە 20 ڕۆژە ئیشی لەسەرکەی باشترە یان لە 6 ڕۆژ یان لە 80 ڕۆژ بەدنایوە لە 20 ڕۆژە لە 20 ڕۆژە ئەگەر تۆ نەیت ژیانت بدەی لەم پێوەرە ڕۆژانە کارە ئەوانی کە گرنگین لایەن بدەی کارە گرنگەکانت بهێڵیتەوە ئەوە بەدڵنیا بلەوە بەبێ ئاگایی نەک 20 ڕۆژ پێچێ 100 ڕۆژت پێ بچێ کەواتە ئێمە چی ئەەکەین ئێمە یین لە ڕێی ئەم یاساوە ماڵەکەمان بەتاڵەکەین خانووەکەمان بەتاڵەکەین لەو شتانەی کە پشەویان بۆ دروستکردین لەو شتانی کە ناڕێکیان بۆ دروستکردین بەڕێزان ئێستا دڵنیا بن هەرێکێکمان لەو ژیانی کەتیایە ئەژین بۆیە نمونەی باڵم هێناوەتە چونکە هەمووان ئێستا دڵنیا مەرێکێکمان لە ماڵێکا دانیشتین شتانێکی زۆرت هێناوەتە ناو ماڵەکەتەوە کە ژیانتە کە پشێوی دروست کردووە کە ناڕێکی دروست کردووە بۆ تۆ نابێت بۆ تۆ ناگونجێ لەگەڵ تۆ یا سەرکەوتوو نیە بەڵام لە بەروی هێناوتە ماڵەکەت هێناوتە ناو مێشکت ناو ژیانت ئێستا پشێوی گەورەی دروست کردووە دەرگاکەی لێگرتوویت جێگەکەتی تەسە کردوێتەوە خانووەکەتی ناشرین کردووە ئەم نمونە بەرنەوە بۆ ژیانتان تکایە بەڕێزان ئەم پێوەرە بەکار بهێن و ژیانتان پاک بکەنەوە بەڵکو ژیانێکی باشتر دروستکەن هەر بەم یاسا ئاسان ئەو شتێک کە لە ١٠٠ کەمتر گرنگ بێ لای بدە لە ژیانتە لانی کەم ئەگەر ئێستا دۆڵابێکت هێنابێتە خانووەکەت وەنە باش نەبێت لانی کەم ئەیگۆڕی بە شتێکی باشتر ئەگەر بۆ نمونە قەنەفەیەکت هێنابێ زۆر گەورە بێ خانووەکەت شوێنی نەبێت و لانی کەم ئەچی ئەیگۆڕیت و شتێکی باشترە هێنیتەوە کاتە بەڕێزان ئێمە پێویستمان بەچی پێویستمان بۆیە خۆمان بدەین لە پێوەر خۆمان مەترکین خۆمان سانتیم بە سانتیم بپێوین بۆچی بۆ ئەوەی بە خۆمان بڵین ئایا بەڕاستی ئێمە گونجاوین ئایا بەڕاستی ئەم شتە ئەگونجێ ئایا بەڕاستی ئەم شتە لەگەڵ ئێمایەکە گرێتەوە ئایا بەڕاستی ئەم شتە بۆ من گونجاو و سەرکەوتووە ئەگەر خۆماندا لەم پێوەرە خۆمان پێوە ئەوە کاتە خۆمان بۆ ڕوو نەبێت ئەو کاتە خۆمان لە پشێوی لە جەنجاڵی دوورەخینەوە بەڵکو و تەرکیز و سەرنجی خۆمانێنین بۆ گرنگترین کارەکان ئەویش یاسایە کە لە ١٠٠ کەمتر گرنگ بوو ئێمە ڕەتی ئەەکەینەوە بەڕێزان کاتێک ئێمە شتەکان ڕەت ئەەکەینەوە پێویستمان بە وشەی نایەک بەڵام نایەکی بەڕێز نایەک نا لەسەر ئەساسی تووڕێی و ئەو بابەتان بەڵکو نایەک لەسەر ئەساسی بڕێز و لەسەر ئەساسی ئارامی زەحمەتە بوێری ئەوەی ئەو شتێک کە جەوهەریە هەڵی بژێریت و بە ناپێویستەکان بڵێیت نا لەبەر دوو هۆکار بەڕێزان دوو هۆکارێکەوە کات ئێمە نەتوانین وشەی نابەکاربین لەبەرەوەی ناڕوونی شتە جەوهەریەکان لەبەرەوەی ئێمە خۆمان نەپێواوە کارەکانمان نەپێواوە ئامانجەکانمان ڕوون نین ئەو بوارانەی کە ئەمانوی ئیشی لەسەرکەین ڕوون نییە بەڵام ئەگەر خۆمان ڕوون کردەوە شتە جەوهەریەکانی خۆمان ڕوون کردەوە ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەتوانین بەرگری لە خودی خۆمان بکەین و بە شتە ناجەوهەریەکان بڵێین نە بەکارە ناجەوهەریەکان بڵێین نا تەنها ئەڵێ نەخێر ئەنجامی نات نا ئەم شتە نەخێر نا بۆچی ئێمە ناتوانین بڵێن نا خاڵی یەکەم ئەوەی کە تۆ ڕوونیت ئامانج و خاڵە جەوهەریەکانت خاڵێکی دیکە
ترس لە نائاسایی کۆمەڵایەتی. واتە هەمیشە مرۆڤ لەوە ئەترسی هەست بە تاوان بکە کاتێ بە کەسێکی دیکە ئەڵێ نەخێر، بۆیە هەمیشە ئەڵێ بەڵێ، یان ئەتەوێ بێهیوایان نەکەی لە خۆت. بەڵکو ئەمە دوو ترسن، ئەمە دوو ڕێگایە کەوا ئەکات ئێمە بڵێن بەڵێ بۆ زۆرێک لە کردارەکان نەڵین نەخێر. بەڵام ئەگەر ئێمە توانین مامزاڵ بین بەسەر ئەم دوو شتە، ئەوە بە دڵنیاییەوە زۆربەی کاتەکان ئەتوانین بڵێین نەخێر. ئەمە دوو هۆکارن لایەنە کۆمەڵایەتێکە و ناڕوونی خۆمان سەبارەت بە خودی خۆمان، بۆی چی گرنگە لە ژیانی ئێمە و چی بۆ ئێمە پێویستە. بەڕێزان، شتێکی دیکە کە زۆر گرنگە بۆ ئێمەی مرۆڤ شتێکە پێوترێ هونەری نەبینرا. هونەری نەبینراو چییە؟ بەڕێزان پێشەوەی بچمە سەر بابەتەکە، تا ئێرە بابەتەکان ڕوونە، کەس شتێک هەیە لی تێ نەگەشتوێ خاتوو دێلا فەڵێ 2 ساڵە لە وەڵامی ئەو پرسیارە بچوونەشمان ئەلحەمدوللا کە وەڵامەکەی دەستکەوتووە. بەڕێزان، بابەتەکان تا ئێرە ڕوونە، ئەگەر کەس پرسیارە شتێکی هەیە با تێنەپەڕین و ئینشەڵا جوابی بدەینەوە، پاشان بچینە سەر پرسیارەکانی دی بابەتەکانی دی. زۆر دەستان خۆش بێ خۆ بەڕێز. کاتە بەڕێزان، ئێمە بۆ گەیشتن بە زانست هەموو ڕۆژێک پێویستە شتێک زیاد بکەین بۆ ئەوی بگەی بە زانست، بەڵام بۆ ئەوی بگەی بە دانایی پێویستە هەموو ڕۆژێ شتەکان کەم بکەیتەوە. کەواتە ئێستاکێنە ئێمە دوو شتمان لەبەردەستایە، زیادکردنی شتەکان لەگەڵ کەمکردنی شتەکان. زیادکردنی شتەکان بۆچی باشە و کەمکردنەوەی شتەکان بۆچی باشە؟ ئەگەر تۆ مرۆڤێک بۆ نمونە بەدوای چیا بگەڕێ، بەدوای ئەوە بگەڕێ کە زانستی زیاد بێ، پێویستی بەچی؟ پێویستی بۆی هەموو ڕۆژە شتێک زیاد بکەن. بەڵام ئەگەر مرۆڤێک بەدوای حکمەتا بگەڕێ، پێویستی بە چییە؟ پێویستی بە قوڵبوونەوەیە. کەواتە جیاوازیەکە لێرەیە دروستە بێت. زانست ئیش لەسەر زۆری شتەکانەکە، ئەوەی کە شتەکان چەندێک زۆرە، چەندێک بەڵگەی لەبەردەستایە، چەندێک زانیاری لایە، چەندێک معلوماتی لایە. بەڵام دانا بیر لەوە کاتۆ لە چ شتێک زۆر قوڵەتیایە، چ شتێک یعنی تێگەشتێکی زۆر قوڵی هەیە، تێڕوانینێکی جیاوازی هەیە، زۆر بە قوڵی لێ ئەڕوانێ، ئەزانێ شتەکان چییە، هەلی قوڵ بۆتەوە. کەواتە مرۆڤە حەکیمەکان ئەو مرۆڤان کە شتەکانی ژیانیان کەم ئەکەنەوە، بەڵام مرۆڤە زاناکان ئەو کەسانن کە شتەکان زیاد دەکەن. با بڕێین بزانین لێرە مەبەستمان چییە. بەڕێزان، لە مۆنتاژدا، واتە کاتێک کەسێک فیلمێک مۆنتاژەکە یان دەرهێنەرێکە، کەسی باش ئەو کەسە نییە کە سیناریۆی زۆر دائەنێ و شتەکان زۆرەکە، بەڵکو کەسێکە کە خودی خۆی بە ئەنقەس شتەکان کەم ئەکاتەوە، شتەکان کەمەکاتەوە، کارکتەرەکان کەمەکاتەوە، شوێنەکان کەمەکاتەوە. بۆچی؟ بۆ ئەوەی بتوانێت شوێن بۆ بیرۆکە و کارکتەری نوێ دابنێت. شوێن بۆ بیرۆکە و کارکتەری نوێ دابن. کەواتە ئێمەش لە ژیانمانە بەڕێزان پێویستە بەم شێوە بن، شتە ناگرنگەکان لا بدەین. بۆچی؟ بۆ ئەوی شوێن بۆ شتە گرنگەکان بکەینەوە. ئەمە زۆر گرنگ. ئەگەر ئەو خانووەی کە تایایت ئەو شتانێک کە بە کەڵکت لای نەبیت، ئەتوانی شتی تیکەی بۆ بێنیت؟ بە دڵنیاییەوە ناتوان. ئەکرێ بۆ نمونە شوورێک 2-3 سێت قەنەفەی تیابێت، بە دڵنیاییەوە ناکرێت. ئەکرێ بۆ نمونە 2-3 مەعرەزی تیابێت، بە دڵنیاییەوە ناکرێت. خۆ ناکرێ بۆ نمونە تۆ 3-4 فەڕەش لە ژوورێکا دابخەیت. ئەکرێت چی بێت؟ ئەکرێ یەک دانە بەکاربێنی.
ئەی چۆن بتوانین ئەم دانە بەکاربێنین ئەوەیە ئەگەر ئێستا ئەوەی کە ناگرنگە لای بدەین بەڵکو شتی گرنگ بخەینە شوێنی کەواتە کەسی حەکیم کەسی دانا ئەو کەسەیە کە شتە ناگرنگەکان لا ئەبا مەجال ئەکاتەوە بۆ شتە گرنگەکان بخاتە ژیانی خۆیەوە کارە ناگرنگەکان لا ئەبا سۆشیاڵ میدیایە قسەکردنێکی زۆرە لەگەڵ کەسەکانی دیکە هاوڕێی بێ سوودە چوونە دەرەوەی زۆرە سەرفکردنی بۆ نمونە پارەیەکی زۆرە هەموو ئەم شتانە چی ئەکا لای ئەدا بۆچی بۆی مەجال کاتەوە بۆ شتەکانی دیکە چونکە بڕزدان ئەمە وەکو چی وایە وەکو بۆریەک وایە وەکو بۆریەکی ئاو وایە ئەگەر ئەم بۆریە ئەم ئاوەی کە تایەتی بەتاڵینەکەی ناتوانانی ئاوی تر بە ناویا بێت و تێپەڕێ ئەبێ بەتاڵیگەی ئەگە بۆریەکەت پڕ ئەگەر بۆرێکت کەمیتایە ئەوە باشتر دەتوانانی سەکاری گرنگی پێبێن ئەگەر هەر یعنی بۆنە تێکەڵەیە لە کاری گرنگ و ناگرنگ ئەوە توانی چی گوتانی ناگرنگەکان فڕێ بێت و کارە گرنگەکان بێڵیت کاتە بەڕێزان ئێمە ئەگەرمانوێ کاری گرنگ بین لە ژیانمانەوە ئەبێ ئێستاگەێنە پێداچوونەیە بە خۆمان بکەین ئەو شتەی کە ناگرنگە لای بدەین ئەو شتەی کە گرنگە بیهێڵینەوە بۆچی بۆ ئەوەی مەجال بۆ شتە گرنگەکانکەی بێنەژناوە یانی ئێستا تۆپی بێ یانزە یاریزان بەشداریەکە ئەگەر 30 کەسیش بۆنە 100 کەسیش دانیشتە بن لەسەر خەتەکە یان بەدل بن ناتوان بچنە ناوە بۆچی لەبەرەوەی 11 کەس یاریەکە تەواو ئیترە بێ هەڵی بژێری کام یاریزان یاریەکە ئەوە کێتە سەر مدەڕیبەکەی هەڵە بژێری یعنی هەر 11 نەفەر لە ناوێ ناتوانانی 12 نەفەر خێتە ناو لە ڕووی یاسایی ئەی مرۆڤی ژیریش لە ژیانیا بەو شێوەیە پۆشایی دروستەکە کەمیەکاتۆ بۆچی بۆی بتوانێ باشترین دابنی بۆی بتوانێت کارە گرنگەکان شوێن بکات بۆی بتوانێت کاری گرنگ بە ئەنجام بگەێنی کەواتە ئێمە نابێت تەنها شتەکانی ژیانمان زیاد بکەین بەڵکو پێویستەکە شتەکانیش کەم بکەینەوە بۆ ئەوەی چی بێ بۆ ئەوەی مەجال بۆ شتە گرنگەکان بکەینەوە کە بێتە ناو ژیانمان ئەمە یەکێکە بەڕێزان less is more ئەمە فەلسەفەیە کەم زۆرە زۆر یەکسانە بەکەم بەڕێزان سەری هاوکێشە دەکەم لەم لاو لەو لای یەکسانەکەەوە ئەگەر کەم ئەنجام بدەیت بەڵام بە کوالێتیەکی باش ئەوە زۆرت ئەنجام داوە بەڵام ئەیگە پێچەوانە بێ ئێگە لە زائیدەکەەوە سەیری بین زۆر یەکسانە بەکەم زۆر یەکسانە بەکەم کەواتە بەڕێزان مرۆڤ ئەبێت چی بکات ئەبێ شتەکانی کەم کاتەوە بەڵام بۆچی بۆ گرنگترین شتەکانی کەم کاتەوە بۆ گرنگترین شتەکان ئەگەر توانیت شتەکانت کەم بکەیتەوە بۆ گرنگترین شتەکان ئەوە کەمەکەی تۆ یەکسانە بە زۆر ئەگەر هەر شتت زیاد کرد بۆ ژیان و خۆ تووشی شڵەژان و بۆ ناڕەحەتی دەرونی ئەو شتانە کرد زۆرەکەی تۆ یەکسانە بکەم کاتەمە هاوکێشەیە بەڕێزان ئیتر هیوادارم بە جوانی سەیری بکەن بە جوانی زۆر کەمە کەم زۆر